سڵاوتان لێبێتۆم کاتەم باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی هەنگاوی نوێم چاکسازی بە دیدارتان شاد دەبێت. پرسی دامەزرانی تۆڕی شەمەندەفەر لە هەرێمی کوردستان کە سەرجەم شارەکانی هەرێم بێکەوە دەبەستێتەوە پرسێکی گرنگ و استراتیژیە. ئەو پرسە ئێستا لە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان وە خۆیان دەڵێن خەریکی تەخمینکردن یان خەمڵاندنی بودجێ پێویستن بۆ پرۆژەکە و بۆ هیوایان زوو بچێتە بواری جێبەجێکردن. مەبەسمە ئەو ئەڵلقەیە بەرنامەی هەنگاوی نوێم دەرخام بکەم بە گفتوگۆکردن لەسەر دروستکردنی ڕێگاوبان و برد و تونێل و تۆڕی شەمەندەفەر و ئەو بەشانەی پەیوەندیان بە ڕێگەوبانی هەرێمی کوردستانەوەیە. ئەمیش بە میوانداری بەڕێز ئاگرین عەبدوڵڵا ئاگرین بریکاری وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بۆ ڕێگاوبان لە حکوومەتی هەرێمی کوردستان. کاکاگرین خێراتی. وا هەز دەکرێت ڕێگاوبان بەشێکی گرنگ و ئەوەلیاتی ئیشکردنی وەزارەتەکەیەوێ بۆچی ئەوەندە تەرکیز و فۆکس دەخەنە سەر ڕێگاوبان؟ بەڵێ زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە یەکەم کابینەی حکوومەتی هەرێمەوە کە دروست بووە ڕۆیای ڤیژنی ئەوە بۆ کە سێکتەری گواستنەوەی زەمینی و ڕێگاوبان بە شێوەیەکی وا بڕەخسێنێت کە سەلامەت بێ بۆ گواستنەوەی هاوڵاتیان و کاڵا لە هەرێمی کوردستانە و بەشێک بێت لە گەشە پێکردنی ئابووری هەرێمی کوردستان. لەو ڕێە کۆمەڵی ئامانجیشی هەیە، ئامانجەکانی بریتە لە دروستکردنی تۆڕی ڕێگاوبانی خێرا لە هەرێمی کوردستانە، دروستکردن و دامەزراندنی تۆڕی ڕێگاوبانی سەرەکی دووسایی لە نێوان شارە گەورەکانی هەرێمی کوردستان و سنوورەکانە، هەروەها دروستکردنی ڕێگای یەکسایی لە نێوان شار و شارۆچکەکان و گوندەکانە و ڕێگەی گوند و هەروەها سیانەکردنی تۆڕی ڕێگاوبانە هەبووەکانی هەرێمی کوردستان و دو ئامانج و یەکێک لە ئامانجە گرنگەکانیش دامەزرانی تۆڕی هێڵی شەمەندەفەرە لە هەرێمی کوردستان. لە کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێک لە بەندە ڕئیسیەکان سەرەکیەکان گەشە پێکردنی تۆڕی ڕێگاوبان و گواستنەوەی بۆ پێی کەم ئەمێکی ئێمە باسێکین پەیوەنددارە بە وەزارەتی ئاوەدانکردن و نیشتەجێکردن تۆڕی ڕێگاوبانی دەرەکیە بێگومان شەقامی ناو شارەکان پەیوەنددارە بە وەزارەتی شارەوانی. ئەمە تەنها وەسیلەی هاتوچۆی بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بۆ پێی ئێمە نەڕووبارمان هەیە و مەسائلی هاتوچۆی بڵین فڕۆکەوانی بۆ دەرەوەی هەرێمی کوردستانەکەواتە تەنها سەرچاوی هاتوچۆی هاوڵاتی و کاڵا لە هەرێمی کوردستانە بە هەموو جۆرەکانیەوە تۆڕی ڕێگاوبانە کە گواستنەوەیکی سێکتەری زمینی بەتایبەت ڕێگاوبانیش لە هەرێمی کوردستان ڕەنگە بەتایبەت لە ئەو شوێنانێک کە سنوورین شێوەیەکی باش نەبێت ڕۆژانە ڕووداوی گەورە و دڵتەزیان بەداخەوە تێدا بووێت. لە ڕاستیدا تۆڕی ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە پێویستی بە ئاور لێدانەوەی زیاتر هەیە و لە کابینەی نوێمە تەرخانکردنێکی باشی بۆ کراوە جوهودی زۆری تیا سەرفکراوچکە وەزارەتی ئاوەدانکردنەوە لە ساڵی 2012 ماستەرپلانێکی دانا بە ناوی ماستەرپلانی ڕێگاوبانی هەرێمی کوردستان کە گەشە بە تۆڕی ڕێگاوبانکە و شادەماری ڕێگاوبانەکان کە پێوتێ ئارتیریل ڕۆدس یان هایوێی دابمەزرێنێ بۆیە بە شێوەیەکی سەلس و سەلیم و سەلامەت هاتوچۆ بە هاوڵاتیان. ماستەرپلانتان هەیە وەکو وەزارەت؟ بەڵێ ماستەرپلانی ڕێگاوبان گونجاوە ڕێکوپێک و ئێساکاری لە پێویستی بە ئەپدێتکردن هەیە نییە؟ بەردەوام پێویستی بە ئەپدێتکردن هەیە ئێساوا بەتەماین پرۆژێکمان بەدەستەوە کە ئەپدێتی کەین و چاوی پیا بخشێنین و بەڵام وەکو بنەما وەکو فاوندیشن شتێکی چاکە و مەوجودە و هەیە. لە ڕاستیدا ئەم ماستەرپلانە بڕیاروە بوو 2030 تەواو بێ بەڵام بەهۆی ئەو قەیرانە دارایی کە بەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی کرد بەداخەوە لایەن حکوومەتی ناوەندی عێراق لە پاش ساڵی 2014ەوە بێگومان ئەم بەرنامەی شەفت پێکرد چەند ساڵێک ئیباتە دواترەوە ئەگینە ئێستا ئێمە ئەو پلانانی هەمانە ئەو پرۆژانەی کە لە ژێر ئەنجام لە ماستەرپلانەکەی کە خۆتان ئاماژتان پێکرد سەرجەم ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستانی لە خۆگرتووە و ڕێگای شەمەندەفەری لە خۆگرتووە و چیتری لە خۆکردووە لە ماستەر؟ بەڵێ بێگومان هەموو ئەو جۆرە ڕێگاوبانانی کە باسم کرد ڕێگاوبانی خێرا کە تا ئێستا دروست نەکراوە بەڵام ئومێد وایە دروست بکرێ ڕێگاوبانی سەرەکی دووسایت کە پێوتێ مەڵتی لین هایوێ کە ئەمە ئەرکی سەرشانی حکوومەتە بۆ هاوڵاتیانی خۆی دروستکەم بە خۆڕایی ئەم ڕێگایان باتێت بۆ ئێگەر لە دوجار ڕێگاوبانی خێرا بە پارە دروست بوو ڕێگایەکی معقول هەبێ بۆ هاتوچۆکردنی هاوڵاتیان پاشان ڕێگەی لاوەکی کە شار قەزا و ناحیەکان و گوندەکان بۆ شتێکڕاکێشام ڕێی گوندەکانی سرنجت بۆ ڕاکێشام باسی ئەوەت کرد کە ئەگەر ڕێگاوبانی ئەگەر بە پارە دروست بکرێت دەبێت بۆ هاوڵاتیانش ڕێگاوبانی بێگومان ڕێگاوبانی بە پارە مەبەستە چێت؟ ڕێگاوبانی بەپارە وەکو لە تعریفەی ئێمە وەکو وەزارەتی ئاوەدانکردن ڕێگاوبانی خێرا کە پێوتری ئێکسپرێسوێ یان پێوتێ ئۆتۆبان یان پێوتێ مۆتۆڕوەی ئەوەی کە لە وڵاتەکانی بەپارێ بەڵێ تەسمیەکانی لە وڵاتێک بە وڵاتێک ئەگۆڕێ بەڵام پێناسەکەی ئەوەی ئەو ڕێگانەیە کە بە خێرایی لەسەری ئەڕۆی خێرایەکەی لە 120 کیلومتر لە سەعاتێک کەمتر نییە
و هەموو بەستنەوەکانی بە شێوەیەکە کە خەڵک بە ئاسانی ناتوانێت بچێتە ناوی بێتە دەرەوەی بەوابە هەیە و بەستنەوەی بە ڕێگاکانی تر بە شێوەی ئینتەرچێنج و ئینتەرسەکشنە بە شێوەیەکی وابێکە هیچ سیر ناوەسێ لە نقطەیەک بۆ نقطەیەک هەندێک وڵاتان ئەمە کەرتی تایبەت ئەیکاگەر جەنابتان تێبین تاکرێت بۆ نمونە ڕێگایەکە لە نێوان دوو شار با وای دابنێن ڕێگای نێوان هەولێر و سلێمانی ڕێگایەکمان هەیە ئەگەر حکومەت دروستی کاساییدێکە یان دووسایید ئەممان هەیە بەڵام لەگەڵەوەش کەرتی تایبەت دێت یەکە دێت بۆ چەند ساڵێک ڕێگایەک کە دروست دەکات لە نێوان هەولێر و سلێمانی بەرفراوانترا ڕەنگە لە ڕووی کوالیتیەوە باشتر بێت حکومەت پێی نەکرابێت ئەم بیکات بەڵام بە پارەیە هەتا ئێستا ئێوە هانی وە بەرهێنێکتان داوە یا بیردۆ بکاتۆ پرۆژەیەکی ڕێگاوبانی بە پارە هەبێت لە نێوان شارەکاندا بەڵێ ستاندەری نێودەوڵەتی پێمان ئەڵێم تا ڕێگایەکی مەڵتی لێن هایوەی گونجاو بۆ هاوڵاتیانی وڵاتەکە دروست نەکرێت نابێت ڕێگایەکی بە پارە چکە ئەبێتە حاڵەتی مۆنۆپۆلی و بە جۆرێک لە جۆرەکان شار لەسەر کۆمەڵگا دروستەکە بۆ ئێوە وەزارە دەرگامان کراوەیە بۆ هەروە بەرهێنێک بۆ هەر کۆمپانیایە کە بێوە ڕێگاوبانی خێرا بە پارە دروستکە کە تریب ئەبێ بە ڕێگاوبانەکان کە ئێمە ئێساکاری تیاکەین و لە زمانی پلانی خۆمانەیە هەوڵێکی لە بابەتە هەیە بەردەوام دەرگامان کراوەیە بەڵام تا ئێستا وەکو پێویست خەڵکێکی وا نەهاتوۆتە پێشەوە ئەمەوێت لەسەر تۆڕی شەمەندەفەریش قسە بکەین و پرسیاری زۆرم لەسەر ئەو بابەتەش پێە بەڵام بە پێکەوە راپۆرتێکی مەیدانی بین و دواتر قسە لەسەر باشەشەکەی فەرمو. ئەمە ڕێوڕسمی واژۆکردنی ئەو بانک هێشتانەیە کە بە قۆناغی سەرەتایی پرۆژەی هێڵی یاسنینی هەرێمی کوردستان ئامادەکراون ئەویش ئامادەکردنی بەهای ئابووری پرۆژەکەیە بە فەرمی ئەو کۆمپانیایانە بانگێشتکران کە لە ئاستی جیهاندا لەسەرەوەی ڕانکینی جیهانین لە بواری دیزاین و هەڵسەنگاندن لە بواری هێڵی یاسنین و لێکۆڵینەوە لەم بوارەدا ئەمە دیزاینی سەرەتایی پرۆژەی هێڵی یاسنینی هەرێمی کوردستانە کە بۆ یەکەم جارە بەو شێوازە ئەو ڕێگایانە دەخرێتە ڕوو لە بەرنامەی هەنگاوی نوێم چاکسازی کەوا هێڵی شەمەندەفەری پێدا دەڕوات کە لە زاخۆ دەست پێ دەکات و لە خانەقین کۆتایی پێدێ بەرپرسانی پرۆژەکە شارەزایان لە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن دەڵێن پرۆژەکە هەرێم دەباتە قۆناغێکی نوێەوە لە بواری گواستنەوە و هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان شار و ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان و لە بواری گواستنەوە و ئاڵگۆڕی بازرگانیش سوودی بەرچاوی دەبێت. لەم گۆشەنیگایەوە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە نیشتەجێکردن ئێمەی ڕاستپاردووە کە بەجددی کار لەسەر ئەم هەنگاوە بکەین بە پاڵپشتی جەنابی سەرۆکی حکوومەت دیارە پلانەکەی ئێمە ئەوەیە کە ئەم پرۆسەیە بە سێ قۆناغی سەرەکی دەست پێەکە قۆناغی یەکەمیان کە 620 کیلۆمەترە لە زاخۆوە دێت بەرەو هەولێر لە هەولێریشەوە بۆ چەمچەماڵ لە چەمچەماڵەوە دوو لاینی لێ بێتەوە دانەیەکیان بەرەو سلێمانی و لە سلێمانیشەوە بۆ پێنجوێن ئەڕوات لە هەمان کاتدا لە چەمچەماڵەوە بەرەو کەلار و خانەقینیشەوە دەڕوا قۆناغی دووەم ئەم قۆناغیان بۆ لە هەولێرەوە بەرەو کۆیە و ڕانێ و قەڵازێ و لە هەمان کاتە لە دهۆکەوە بەرەو سەرسەنگ و ئامێدی دەڕوا قۆناغی سێمیش بەرەو حاجی ئۆمەران دەڕوا لە هەولێرەوە بەڵام قۆناغی یەکەم بەلای ئێمەوە زۆر گرنگە لە بەرەوەی ڕێگایەکی سەرەکی ئەم قۆناغا هەولێر و سلێمانی و هەموو کوردستان ئەبەسێتەوە بە کەرکووک و شارەکانی تری عێراق لە زاخۆ دەیبەسێتەوە بە تورکیا و شارەکانی تورکیا لە پێنجوێنیش دەیبەسێتەوە بە ئێران و ناوچەکانی تر. سێ کۆمپانیای گەوری جیهانی بانگێش کراون کە لەم بوارەدا پێشەنگن و پێکاتون لە دوو کۆمپانیای ئیسپانی و کۆمپانیایکی ئەڵمانی بەرپرسانی وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن هیواخوازنە و ماوەیی بۆیان دیاری کراوە بە پێی ڕەوشە ئەندازیاریەکەی کە لێیان داوا کراوە بتوانن هەڵسەنگاندنی بەهای ئابووری پرۆژەکە تاو بکەن. پرۆژەکانی ڕێگاوبان کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا تاو بوون بریتی بوون لە 46 پرۆژە کە 318 ملیار و 337 میلیۆن دیناریان بۆ تەرخان کرا هەروەک چەندین پرۆژەی دیکەش هەبوون کەوا هەندێکیان تاو بوون یاخود لە ڕێگادان کە تاو بکرێن لەوانە ڕێگەی تونێلی سەلاحەدین 178 ملیار دیناری بۆ تەرخان کرا پردیزەی گەورە 49 ملیار دینار ڕێگەی هەولێر گۆپاڵ 204 ملیار دیناری بۆ تەرخان کرا دۆکان چوار قورنا لە قۆناغی یەکەمدا 51 ملیار دینار هەروەک گرنگترینەوە پرۆژانەی کەوا کاریان تێدا دەکرێت وەک کەلار دەربەندی خان 137 ملیار دیناری بۆ تەرخان کرا کەلار کفری 53 ملیار دینار دوکان چوار قورنا قۆناغی دووەم 56 ملیار دینار
پردی دەربەندی ڕانیە 11 ملیار دینار ڕێگای پێنجوێن باشمەخ 35 ملیار دیناری بۆ تەرخانکرا. هەر لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا و لە ڕێگەی دروستکردنی سندوقی چاکردنەوەی ڕێگاوبان لە چوارچێوەی پرۆسی چاکسازی ساڵانە داهاتێکی بەرچاو کۆ دەبێتەوە لە سەتا 50 بۆ وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن خۆی بەکاردێتەوە. داواش کراوە یەکێک لە سەرچاوەکانی داهاتی ئەم سندوقە داهاتی هاتوچۆ بێ. پرۆسەی چاکردنەوەی ڕێگاوبان بۆی تووشی قەیرانی نەبوونی بودجەی پێویست نەبین و بە پرۆسەی سیستماتیک بستە بەڕێوە پێویستە دروستکردنی سندوقی چاکردنەوەی ڕێگاوبانەکان دابنرێ. ئەوە بە خۆشبەختانە وەزارەتی خۆمان ئاوادانکردنەوە هەڵسا بە دروستکردنی سندوقی چاکردنەوەی ڕێگاوبانەکەن. ئەو سندوقە بریتە لە کۆکردنەوەی داهاتی هەموو ئەو پارانەی کە لە ئۆتۆمبیل و بارهەڵگرەکان وەردەگیرێ کۆ دەکرێتەوە لە ناو سندوقێک دادەندرێ. ئەو سندوقە بۆ بەکارهێنانەوەی دووبارە بەکارهێنانەوەی چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبان بەکاردێ. زۆرترین بایەخ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەو شوێنانە بووە کەوا زۆرترین گرنگیان هەبوو بۆ هاوڵاتیان هەر بۆ مەبەستەیە شکارکردن لە دروستکردنی پردی دەربەندی ڕانیە بنگرد بەردەوامە. پرۆژەکە لە ڕۆژی 13 دەی 2020 بەردی بناغەیدانراوە، درێژیەکەی 420 مەترە، بەرزی 21 مەتر و پانی 15 مەترە. بەڕی زیاتر لە 11 ملیار دیناری بۆ تەرخانکراوە. یەکێکە لە پرۆژە گرنگ و استراتیژیەکان و ئیدارەی ڕاپەڕین بە سلێمانیەوە دەبەستێتەوە. کاکاگرین لەسەر پرسی دامەزراندی تۆڕی شەمەندەفەر وەکەوەی لە راپۆرتەکە بینیمە لە زاخۆ تاوەکو خانەخین بە سەرجەم شارەکانەوە پێک دەبەستێتەوە. کەی دەست پێ دەکرێت چیتان کردووە پلانی وەزارەت بۆ پێشخستنی و پرۆژیە چیە؟ خوێندنەوەی وەزارەت بۆ ئەم پرۆژە ئەوەیە کە پرۆژێکی گەورەیە بە ئاسانی جێبەجێ ناکرێت بە سەریعی جێبەجێ ناکرێت. من حەزەکەم ئەم ڕاستیە بخەمە ڕوو و 6 قۆناغە. قۆناغی یەکەم پریلیمنەری ریسێرچ استەدی بۆ ئاتە دراسەتی سەرەتایی کە لایەن وەزارەتەوە کرا بەڕاستی بە پاڵپشت ئەمە کراوە کۆمەڵی پرۆپۆزەڵ لە چەند ساڵی ڕابردووە لایەن کۆمپانیەکان و هات گەیشتنەوە قەنەعەتەی کە ئەم پرۆژەیە فیزیبڵە ئەگونجیە گرنگە بۆ هەرێمی کوردستان جێبەجێکرێ و ڕێیتی ئەچێ جێبەجێکرێ. ئێستا لە قۆناغی دووەمین کە قۆناغێکی زۆر گرنگە ئامادەکردنی دراسەتی بەهای ئابووریە کە پێوتێ فیزیبڵتی ستەدی بۆ ئەمە بەسەربینی مادی و خەمڵاندنی لە هەموو ڕێکەوە ئایا لە ڕووی ئابووریەوە ئەم پرۆژەیە گونجاوە ئەکرێ جێبەجێ بکرێ و ئەگەر جێبەجێکرێ سەرکەوتووە بێ لە ڕووی ئابووری چکە بەڕاستی ئەم پرۆژەیە ئێمە ئەمانەوە لە ڕێی کەرتی تایبەتەوە جێبەجێکەین یا لە ڕێی بۆ بەرهێنانەوە جێبەجێکەین ڕەنگە بودجەکەی لە بینی 2 بۆ 3 ملیار دلار بێ. قۆناغی یەکەم وەکوتمان دراسەدە قۆناغی دوم فیزیبڵتی ستەدیە کە تەسەوڕەکەین لە ئاخری مانگی 5 عەرزەکانمان بۆ بێتەوە لەو کۆمپانیا نێودەوڵەتیانە ئەویش 6 مانگی ئەوێتە ئەو دراسەتە ئامادە بێ. ینی ئومێدمان وایە بۆ کۆتایی ئەم ساڵ دراسەتەکە ئامادە بێ کە ئەگەر فیزیبڵ بێ ئیشەڵڵا هەرواش بێ ئەو کاتە قۆناغی سێم دەست پێکە کە بانگەوازکردنە بۆ پرۆژەکە وە بەرهێنەرانی ناوخۆوە بەرهێنەرانی دەرەوە یان جوین ڤێنچەر یان بانقە نێودەوڵەتەکان کە قەرز ئەدەن ئەم پرۆژەیە ڤیزیبڵە ئەگونجێ بەهای ئابووری هەیە حەز ئەەکەین خەڵک بێت جێبەجێکە لەژێر ئیشرافی حکوومەتی هەرێمە وەزارەتی ئاوادانکردنەوە. قۆناغی چوارەم تەسمیمە قۆناغی پێنجەم تەنفیزی پرۆژەکە ئەبێ. قۆناغی شەشەمیش تەژغیلێتی کە بێگومان ئەویان لەگەڵ وەزارەتی گواستنەوە و گەیاندنە تەنسیقەکرێ ئەو بەرهێنەرێک کە خاوەنی پرۆژەکە بێ کە بێگومان ئەبێ لە بینی 35 بۆ 50 ساڵ خاوەنی بێت لەگەڵ ئەوانە تەژغیل. ئەوە هەموو ڕوون بوو. ئەو سێ قۆناغی کە لە راپۆرتەکەش بینیمان بە سێ قۆناغی کرد. قۆناغی یەکەمەکانە بەڵێ ینی ئەمریکا دروستکردنی با بڵێ. قۆناغی یەکەم لە نێوان شارەکانە ئەوەی کە لە زاخۆ بۆ هەولێرە ئەو سێ قۆناغانەی کە باسکە ئەگەر واماندانە ئەمڕۆ دەستی پێ بکەین یان لە سەری مانگەوە لە یەکی پیانزەوە دەست پێ بکەین واماندانە کەی تەواو دەبێت قۆناغەکە. ئەخر وەکو وتم ینی ئێمە مانگی 5 عەرزی ئەو پرۆپۆزەڵانەمان بۆیێتەوە کە دراسەتەکە بەس بە بەشێوەیەکی چەند پێدەوت لە قۆناغی جێبەجێکردن لە باشترین سیناریۆیە ئەگەر بۆ بەرهێنێکیش پێیا بێم ڕەنگە لە بەهاری ساڵی 2022 بتوانێت دەست بە پرۆژەکە ئەگەر لە بەهاری 2022 دەست پێ کرد هەر خەتەکەنێک ڕێنی قیتارەکانە دروستکردین تێرمینەڵەکانە مەخزەنەکانێتی شوێنی سیانەیەتی شوێنی تەزویدێتی بە سوتەمەنی ئەمە ینی پرۆسیجەرێکی گەورەیە پرۆسێکی گەورەیە لە کۆمەڵی بەش پێگی ئەو بەرهێنەیە شارەزایە مختصە لەو بوارە ئەبێ ئەم کارانە هەمووی بکە
و بە تەسەوری ئێمە لە بینی 3 بۆ 4 ساڵی ئەوێ لەو ڕۆژەی کە دەست بە تەنفیز بکرێن. لەگەڵ کۆمپانیا قسەتان کردووە لەسەر پرسی تەخمینکردن یان لە پرسی دیزاینکردن ئەم شتە تەکنیشیانێکە زەرابتان فەرمووتان ئەمە بەچ گەیشت؟ لە ئاخیری مانگی 5 ئەو عەرزانەمان بۆیەوە ئەو چەند کۆمپانیا نێودەوڵەتیە کە کۆمپانیای ڕاوێژکارین و پرۆفێشنڵن لە بواری ئامادەکردنی دراسەتی جەدوا بۆ هێڵی شەمەندەڤەر تایبەت لەو بوارەیە ئەو سێ کۆمپانیای بانکراون جوابەکانیان بۆیەتەوە ئەو کاتە بەپی پرۆسیجەری تەندەرین و بەپی ئەو یاسا بەرکارانی کە هەیە بۆ یەکێکیان دەرئەچێ ئەو کاتە عەقدی لەگەڵا ئەکرێ اینجا دەست بە کارەکەی ئەکا کارکردنی ئەو لە بینی 5 بۆ 6 مانگی پێویستە. جەنابتان لە ئاماژەتان بۆ یەکرد کە قەیرانی دارایی ڕێگر بووە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژە کە لە ماستەر پلانتاندا بوو بڕینی بودجا بەشە بودجە لەلایەن حکومەتی عراقەوە بەشێکی تر بووە بەشێکی تری ئەم کۆرۆنا و مشکلانەکە ئیزافەیەک بخەمەسەری پەیوەندی ئەو کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتین ڕێگر بووە بەڵام ئەگەر ژمارەکان بدوێن ئەو پرۆژانە چەند پرۆژە بوون بۆ ڕێگاوبان تاوەکو ئێستا لەم کابینەدا جێبەجێ کرد. بەڵێ وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵی 2012 کۆمەڵی عەقدی ئیمزا کردووە بۆ جێبەجێکردنی پرۆژەی ڕێگاوبانی جۆرە و جۆر کە بریتین لە 129 پرۆژە لە ئێستادا کەماوەتەوە لە لیستی ڕسمی ئێمەیان و بە بودجەی 2 تریلیۆن و 940 میلیارد دینارە لە 2012 ئەو لە 2012 ئەو پرۆژانە ئێستا حالیەن پیانەوترێ پرۆژە بەردەوامەکان بەپێی تەسمیەی وەزارەتی پلاندانان و ئەنجومەنی وەزیران و ئێمە ئێستا کاریان لەسەر ئومێدمان وایە هەوڵی ئەوە ئەین کە نەختینە بۆ ئەم پرۆژانە تەواو بکرێت پیا بکرێت تاکو تەواو بکرێت. پرۆژە تەواو بوون کۆمەڵی پرۆژە بەڕاستی تەواو بوون ئەوەی کە لە راپۆرتەکەش ئاماژەی پێدرا لە سەرەتای کابینەی نوێ تا ئێستا وەکو ئامار کە لامان بێ بەڕاستی 46 پرۆژەی ڕێگاوبان جۆرە و جۆر لە کابینەی نوێم بە تەنها تەواو بوون کە ئەمانە بای 380 میلیارد دینار بوون. جگە لەو کۆمەڵی پرۆژە هەر لە راپۆرتەکە ئاماژەی پێدرا تەواو بوون و کراونەتەوە نەکەوتۆتەنەوە ئەم ڕقەمەوە بۆ نمونە ڕێگەی تونێلی سەلاحەدین بای 178 میلیارد دینارە کە تونێلەکە خۆی 2 کیلۆمەتر و نیوە و ئەکسسەریەکانی 9 کیلۆمەتر ڕێگایەکی زۆر سەرەکیە مەسافەی هاتوچۆ کورد کردو لە نێوان دەڤەری سۆران و باڵەکایەتی و شەقڵاوە تا ئەگاتە هەولێر و دەواازەی بەڕاستی ئێرانیش هەروەها ڕێگەی هەولێر گۆپاڵ بوو کە بای 204 میلیارد دینارە چەند ڕۆژێک پێش ئێستا کردنەوەشی بۆ کرد ئەمیش بەشێک لە ئارتریال شادەماری ڕێگاوبان لە هەرێمی کوردستانە ئەمانە بەڕاستی نهاتوونەتە ناو لیسەکە ئەم دوو پرۆژە گەورەی بۆیە ڕقەمەکە بە 380 میلیارد دینار تەخمین کرد بەڵام ئەوی لە زمنی ئەو 380 و لە زمنی ئەو 46 پرۆژەیە ئەمێ ئاماژەی پێ بم کە دیارترین پرۆژەکانی تەواوبوون ڕێگەی باتێل گەلی زاخۆ بوو کە 13 کیلۆمەتر و بای 69 میلیارد دینار بوو و ڕێگەی گرشین سەحیلا بوو بای 64 میلیارەوە ڕێگەی هەروەها ڕێگەی هەڵەبجە سایق 20 کیلۆمەتر بای 91 میلیارد دینار ئەویش تەواو بۆ نەکەوتۆتە ناو ئەم لیستی تەواو بووکەن چونکە ئێمە بەڵێ ئەمە ئەتەکێتێکی ئیداریە ئەبێ وەرگرتنی سەرەتایی 100% تەواو بێ ئەو ئیجراعاتش کە ڕەنگە چەند مانگێک خایەن ئیجاەتە ناو لیستەوە بەڵام ئێستا شوفێر و ئۆتۆمبیلی بەسەدا بەڵێ کراوەتەوە بەڕووی چکە نەمانەتوانانی کارکردین پرۆسەکە ئەیەوێت چکە ئەم پرۆژانە زۆر گەورەیە ڕەنگە لە 400 ئایتم پێگیە ئەو لیجانانی کە پێک ئەهێنرێ ئایتم تدقیق کاتەوە اینجا ئەو پرۆسیجەرە تەواو بێتوێتە لە ئێمە ئەچێتە ناو لیستی تەواو بکەن بەڵام وەکو ئاسانکاریەک بۆ هاوڵاتیان ڕێگاکان کراوەوە بەڕووی خەڵکەچکە نەمان ئەتوانین ڕێگای کە تەواو بێت داخین بەڕووی کاکاگرن ئەگەر بە ڕوون بین لەگەڵێک و بە ڕاشکاوی قسە بکەین یعنی ئەمە هەستناکە خەلێکی ئیداریە یعنی پرۆژە شوفێری بەسەدا تێدەپەڕێت بەڵام تاوەکو ئێستا ئیسلام نەکراوە ڕەنگە ئێستا من لە کاتیم قسەکردنام ئیجراعاتەکە تەواو بوو بێ ینی ئیسلام کرابێت و کتابەکەی هاتبێ بەڵام ئەم ڕۆتینە هەر هەیە لە هەموو دنیاە ینی بەڵام یەکێک لەو دروشمانەیە کە کابینەی نوێم حکومەتی هەرێمی کوردستان هەڵی گرتووە زۆر ئیرادەیەکی بەهێز هەیە نهێشتنی ڕۆتینە بەڵێ مەبەستم لەسەر ئەوە بێگومان هەندێک ڕۆتین هەیە ئەکرێ لا ببرێ ئەوی پەیوەنددارە بە ژیانی هاوڵاتی ئەوی پەیوەنددارە بە بواری خزمەتگوزاری خێراوە بەڵام هەندێک ڕۆتینێ پەیوەنددارە بە سەروەی عامی دەوڵەتەوە ینی مەسائلی پارێ مەسائلی دۆکومنتیشنە ئەوراقەبێ بە شێوەیەکی ڕێکوپێک پرچکە لێپرسینەوەی لە دوابێ ئەگینە ئەو بابەتانەی کە پەیوەنددارە بە خزمەتی هاوڵاتی ئێمە وەک وەزارەتی ئاوادانکردنەوە کەممان کردوێتەوە هەوڵمانەوە خەتەواتی معقد و ئەوانە تەجاوز بکەین زۆر باش ئەمەوێت لەسەر گرنگترین ئەو پرۆژانەش پرسیارت لێ بکەم کە چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ تەواو ئەو پرۆژانی کە ئومێدمان وایە لە چەند مانگی داهاتەوە یا با بڵین لە دوورترین حاڵەتە لەم ساڵ تەواو بێ
پردی زەی گەورەیە کە بە پردی گۆپاڵیش ناوزەت ئەکرێ ئەمە درێژترین پرد ئەبێ لە هەرێمی کوردستانە 950 متر درێژە پارێزگای هەولێر و دووەک بەیەکەوە ئەبەستێتەوە و بەشێکە لە شادەمانی ڕێگاوبانی هەرێمی کوردستان هەروە ڕێگەی دوکان چوارقورنە قۆناغی یەکەم لە ئەویش کۆتایەتی چاوەڕێەکەین لە داهاتوویکی نزیکە تەواو بێ و ڕێگای کفری کەلار کە 26.5 کیلومترە و بودجەکەی 53 ملیارە ئەویش لە قۆناغی کۆتایەتی ئومێدمان وایە ئەمانە لەم ساڵ ئەمانە لەم ساڵە ئومێدی زۆرمان هەیە تەواو بێت. کاک ئاگرینەوەی کە کێشەیە تەمان خۆتان نەزانن جوگرافیای هەرێمی کوردستان شوێنی شاخاوی زۆری تێدایە بۆ نمونە ڕێگەی هامڵتۆن ئەگەر بە نمونەیەک وەربگریت ڕێگەی هامڵتۆن دەکرێت لە زۆر شوێنان دووسایت بێت بەڵام لە هەندێک شوێن قورسی و سەختی ئەو مەناتقە شاخاویانە وای کردووە کە بە زەحمەت ئیشتدا بکرێت ئەمەش وای کردووە کە کابینە بە دوای کابینە تەزیلی کەنەوە بۆ دواتر ئەمەل هەیە لەم کابینەیەدا هیچ لەسەر ئەم شوێنە حساسانە بکات کە ئیشکردن تێدا قورسە بۆ دووسایت بەڵێ وەکو جەنامیشە ئاماژەت پێدا ئەو شوێنەی باسی ئەکری ڕێگەی سۆران چۆمان حاجۆمەران یەکێکە لە شوێنە هەرە سەختەکان نەک لە پارێزگای هەولێرە بەڵکو لە هەرێمی کوردستانە وەزارەتی ئاوەدانکردنەوە بە ڕێبەرایەتی گشتی ڕێگاوبانی هەولێر پلانی هەیە کە ڕێگایەک دروست کرێت لە تونێلی بەنی حەریرەوە کە ئێستا تونێلەکە وەکو فەتحکردنی تونێل تەواو بۆ لەوێەوە چەند تونێلێک لە چیای کۆڕک و هەندرێن ئەکرێەوە بە کۆمەڵێ پرد و تونێلی تر ئەبەسرێتەوە هەم بە سۆرانەوە هەم بە چۆمانەوە لە چۆمانی شۆبەر و حاجۆمەران بەڵام بەڕاستی بودجەی ئەو پرۆژەیە خۆی کە دوو قۆناغە کە پێوتێ مامەجلکە سۆران چۆمان بە تەنها بای تریلیۆنێک و 500 میلیارد دینار وەکو تەخمینی سەرەتایی و ڕقەمەکە زۆر گەورەیە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا بودجەیەکی زۆری وایە پێویستە بە حقت ئومێدمان وایە ئەم ڕێکەوتنەی کە لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراق کراوە گەر ئەو بەندان لایەن حکوومەتی ناوەندی و جێبەجێکرێ و بجانە بنێرە بۆیمان ئەتوانین هەریج نەبێ وردە دەست پێ بکەین نەنی تەسمیمەکانی تەواو بۆی ئەعلانی بۆ بکەین و بیخێنە ژێر ئەو ڕێگا ئێستاوی کە پێدەگوتێت هامڵتۆن ئەم ڕێگای نامێنێت کاتێک ئەم ئەوە ئەبێنێت ینی مەبەستم نامێنێت وەکو تعریفە نامێت بێگومان نامێنێ بێتە دووسایدێک تا ئەەکەیتە سەر خاڵی سنین قسەمان لەسەر پرۆژەی دروستکردنی ڕێگاوبانی دووسایی و هاوای ئەوانە کرد بەڵام لەسەر چاکردنەوەش بێگومان ئەمە پێویستی بە ئیدامە هەیە ڕێگاوبان دروست دەکرێت لە هەموو شوێنە شوایە ڕەنگە باران بارین و بەربوون بەتایبەت لە منتەقە شاخاویەکان زۆرزار قسە لەسەر ئەوە دەکرێت بەربوونەوەی بەرد و زریان و ئەمانە و تێپەڕینی ئۆتۆمبیلی گەورە و کۆمەڵێک ئەو گرفتانەی کە هەیە شەقامەکان تێکەدەن بۆ چاکردنەوە چیکە وەزارەتی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن ڕوویای ئەوەیە کام سێکتەری گواستنەوەی زەمینی کە ڕێگەوبانە گەشەی پێ بکە و بیپارێزی وشەی بیپارێزی لێرە سیانێتەنەوە بەڕاستیەکی لە ئامانجە سەرەکیەکانیش سیانەکردن و نۆژەنکردنەوەی تۆڕی ڕێگاوبانە هەبووەکان چکە ئێستا ئێمە حالیان بەڕاستی خاوەنی شەبەکەیکی گەورەی ڕێگاوبانی وەکو ئامارانەی کە لە بەردەستی وەزارەتە هەرچەنە بە تەماین ئەبدێتی کەین و پرۆژەیەکیشمان بەدەست بەنای ڕۆد ئینڤنتۆری بە دقیقی بزین چێ بەڵام ئەوی هەمانە لە ئێستادا 860 کیلومتر ڕێگەی دو سایت بوونی هەیە 1020 کیلومتر ڕێگەی یەک سایت 7270 کیلومتر ڕێگەی لاوەکی و 12000 کیلومتر ڕێگەی گوندی هەیە ئەمە خاوەنددارێتی و سەرپەرشارەکە ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەبێ ئاگای لێبێ سیانەی بکە ئیدامەی بکە و تەطویریشی پێ بکە لە ڕاستیدا ئێمە حالیان بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانمانەیە لە هەموو پارێزگاکانە ئەمانە مەهامیان ئەوەی ئەو سیانە و چاکردنەوە ناکەن بەڵام سلفەکەی کە لە بەردەستیانەیە زۆر کەمە مانگانە 100 میلیۆنێکیان پێ ئەدرێت لایەن وەزارەتی دارایی و بەڕاستی بەشی ڕوبعی ئەو کارانە ناکە کە ڕوبەڕویان ئەبێت بۆیە هەوڵێکی زۆر هەیە لەم کابینەیە کە بەرنمەیەکی بە ناوی سندوقی پاڵپشتی گەشەپێدانی ڕێگاوبان ئەم سندوقە ئێستا وەزارەتی ئاوەدانکردنەوە لەگەڵ چەند وەزارەتێکی تراوەکو وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتەکان خەریکین ئەو پارانی کە بەناوی ڕێگاوبانەوە لایەن ئەو وەزارەتانەوە لای خۆمان وەرەگیرێ بخرێتە ناو مەسە سندوقەکە پێ بیرت نەچێت ئەگەر ئیزافی زیاترش بخێستر سندوقەکە بەڵام دوا پرسیارم لەو بەشە لەسەر کردنەوەی یان فتحکردن و فڕشکردنی ئەو دووسایدانەیە کە لە نێوان شارەکانی بەداخەوە لە ساڵانی ڕابردوو ئەومانە بینی کە بودجەیەک تەرخان دەکرێت بۆ دروستکردنی ڕێگاوبانێکی دووسایت لە نێوان دوو شاردا بۆ نمونە هەولێر سلێمانیان ڕانیە سلێمانیان کۆیە سلێمانیانیش شوێنێکی تر پێ دەڵێن مەسەلەن بۆ نمونە زاخۆ دووەک ئەگەر وەکو نمونە بیە دەستی پێکراوە بەڵام دواتر بەهۆی کشانەوەی شەریکەکە یان بەهۆی تێکنەگەیشتنی نێوان وەزارەت و کۆمپانیا یان هەر پاساوێشتر بێت کۆمپانیا کشاوەتەوە و شەقامەکە پارێکی زۆر دەسرفکراوە و ئیتر کەوتۆتە بە ڕەحمی خوددا کە بارانی زۆر لە نەدا و تێک نەچێتەوە ئیتر بارانی لێدا و زارشکە تێکسۆ دیسا
پرۆژەی دیکە و پارێتری بۆ سرفکراوە من بخۆم زۆر زار کە بم زیادانە تێدەپەڕن بە تایبەت لە نێوانڕانیە و سلێمانی زۆر زارەچم یعنی ئەم ڕێگایە بەشێکی ئیش تێدا دەکرێت بەشێک دەوەستێت ئەمە بۆچی دەگەرێتەوە کارەکە هۆکاری سەرەکی مەسلەی بودجە و پارەیە بەڕاستی ئەو حاڵەتەی کە لە ساڵی 2014 لایەن حکوومەتی ناوەندی عێراقی پیا بوو بە شێوەیەکی فوجایی بودجەی بڕی ئەو کەمیە زۆرەی پرۆژەی ڕێگاوبان کە لە هەرێمی کوردستانە لەژێر ئەنجامدانا بوو هەموو عەقدەکانی ئیمزا کراوە پارەی بۆ تەرخان کراوە پرۆسیجەرەکە ئەوەی بەڵێندەریش ئەبێ سلفەی بێتێ اینجا توانێت ئیدامە بەکارەکانی خۆی بان بە حەقەت ینی مانگێک دوان سیان 6 مانگەیشتە ساڵێک نەتوانراوەکو پێوی سلفەکانیان بدرێتێ کاریگەری هەبوو لەسەر خاوبوونەوە وەستانەوەیەشی خەرج کرابوو هەمووی وەکو خۆی ئەمە بابەتێکی ترە ینی بەڕاستی ئەو پرۆژانە ئێمە چکە حکوومەتی هەرێم ئۆپشنێکی خستە بەردەمی بەڵێندەرەکان کە ئەگەر ئەیانەوێ عەقدەکان هەڵوەشێنەوە بۆی مەسئولیەتیان لەسەر نەمێنێت لە تێکچوون لە حاڵەتێکە ئەگەر عەقدەکەی هەڵنەوەشا بێتەوە ئەبێ ئەو بەڵێندەرە پابند بێت لە چاکردنەوە ینی هەر خەلەلێک ڕوویە لە ڕێگاکەیە ئەبێ بەڵێندەر هاوڵاتی تێدا زەرمەند دەبێت تازە نمونەیەکم بۆ هێناوی ینی ئەو شەقامە کە پێویستە زوو تەواو بێت بەڵام یان ئەم دووسایدا یان ئەم ڕێگاوبانە خێرایە نەکتاوە نابێت دەبینی تۆزێک شەرمنانە لە شوێنێک ئیشەکەن ئیتر هەفتەی دواتر مانجی دواتر لە شوێنە شتریشەکەن بۆ خێرایینێ لەو پرۆسییان پەیوەنددارە بە بودجەوە بەڕاستی ئێمە بودجێکی زۆر گەورەمانێ بۆ ئەم بارودۆخە دارایی حکوومەتی هەرێم ڕەنگە زەحمەت نەبوو ئاسان نەبوو زەحمەتە و ئاسان نییە دابینکردنی بۆ وەزارەتی ئاوادانکردن ئێستا بۆ نمونەم 4-5 پرۆژەی استراتیجی هەیە لە ماوەی ڕابردووتە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە بە هەماهنگگی لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتە نەختینەی بۆ پیاکرد کە ئەمانە پرۆژەی استراتیجین ئەوەی تۆ جەنابە باسیەکەی ڕێگەی ڕەنگە دوکان چوارقڕنە قۆناغی دووەمە 4 میلیارد دیناری بۆ تەرخانکە ئێستا کۆمپانیەکە دەستی کردوتەوە بەکار ڕەنگە هەندێک تێبینیمان هەبێت لەسەر شێوازی کارکردنی وا خەریکین بە تەنسیق لەگە بەڵێندەرەکە کە کارەکە سەریعکەین و باشکەین ئەگینە ئەوانی تر کە پاریان بۆ تەرخانکرا بەڕاستی ئیشکردنیان بە هەنگاوێکی باش و بە سەریع مەبەستمە دوا بەشی بەرنامەکە تەرخانکەین بە سندوقی ڕێگاوبان و سندوقی کە تەرخانتان کردووە لەسەر کێش و قەپانی ئۆتۆمبیلە باهەڵگرەکان بەڵام دەرفەتم دێ پێکەوە راپۆرتێکی تری بالکۆلکاری بینین دواتر لەسەر ئەو بابەتە بەتەرتە سەر قسەکەین. کار دەکەین بۆ باشترکردنی ڕێگەوبانی هەرێمی کوردستان و سیستەمی هاتوچووی هەرێم و هەوڵ دەدەین و بەرهێنانی بیانی و کەرتی تایبەت بۆ ئەم بوارە ڕابکێشین و ڕێگەوبانی هەرێم کە ساڵانێکە هۆکاری زیانی گیانی و مالی هاوڵاتیانمانە لە ستانداردە باوەکان نزیک بکەینەوە. سەرەڕای بوونی قەیرانە جۆرە و جۆرەکان کە بەرەوکی هەرێمی کوردستان و جیهانیشی گرتوێتەوە بەڵام وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردن لە بواری ڕێگاوباندا بە ژمارە پێمان دەڵێن لە کارکردنیی بەردەوامدان لە ئێستادا پرۆژەکان کە لە ژێر ئەنجامداندان بۆ بواری ڕێگاوبان بریتین لە 129 پرۆژە 15 وەستاوە 58یان بەردەوامن 9 گرێبەستی هەڵوەشاوەتەوە 37 پرۆژە لە قۆناغی پێوانەی کۆتاییدایە 9یان پاکتاوی دارایی بۆ کراوە ئەو پرۆژانە ئەم بەرهەمانەیان دەبێت 440 کیلومتر لە دووسایتکردن 10 کیلومتر یەکسایت 792 کیلومتر چاکردنەوەی ڕێگاوبان 5 تونێل و ئۆڤەرپاس 3 پرت 890 کیلومتر ڕێگای گوندەکان. پلانی استراتیژی وەزارەتی ئاوادانکردن و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵانی داهاتوو بریتیە لە ئەنجامدانی بڕی 185 کیلومتر لە ڕێگای دووسایت لە شارەکانی هەرێمی کوردستاندا هەروەک ڕێگای یەکسایت 119 کیلومتر و چاکردنەوەی ڕێگاوبانەکان کە دیاری کراوە 151 کیلومتر ڕێگا چاک بکرێتەوە. ئێرە ڕێگەی هەولێر گۆپاڵە ئەو ڕێگە استراتیژیکەوە هەولێر و بادینان پێکەوە دەبەستێتەوە بەو پرۆژەی ڕێگاوبان دادەنرێکەوە بە کەمتر لە ساڵێک لە وادەی دیاریکراوی خۆی تەواو کراوە تا 3 ساڵی بۆ دیاریکرابوو بەڵام بە 2 ساڵ کارەکانی کۆتایی پێهات ڕێگەی هاتوچۆکردنی کەم کردەوە لە پرۆژەکەتا 3000 هەلی کار ڕەخسا و زیاتر لە 1000 ئامێری گەور و بچووکی تێدا بەکارهات. سەبارەت بە پرۆژەکەی ئێمە پرۆژەی دروستکردنی ڕێگای هەولێر گۆپاڵ یەکێکە لە پرۆژە استراتیژی گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەردوو پارێزگای دهۆک و پارێزگای هەولێر کە پایتەختی هەرێمی کوردستانە بێکەوە دەبەستێتەوە نزیکەی 1000
ئامێر بە بچووک و گەورەوە لە پرۆژەدا کاریان کردووە نزیکەی 3000 هەلی کار بۆ ئەو خەڵکانە ڕەخسابن کە لێرە کاریان کردووە بە هەموو چینەکانەوە لە ئەندازیاریەوە بۆ فەنی بۆ کرێکار ئەوەی کە لێرە ئیشی کردووە و ستافی سواقینەوەنەکان ئیشیان کردووە نزیکەی ڕۆژانە 20 کاتژمێر کارکراوە لە پرۆژەکەدا بۆ ئەوەی بە کاتیشی زووتر پرۆژەکە بکەوێتە خزمەت هاوڵاتیانەوە. داواکاری بودجەی پرۆژەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەم جۆرن هەولێر 6 پرۆژە 1 تریلیۆن و 619 میلیارد دینار سلێمانی 4 پرۆژە 1 تریلیۆن و 115 میلیارد دینار دهۆک بۆ 5 پرۆژە 1 تریلیۆن و 362 میلیارد دینار. ئەگەرچی لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا کارکردن لە چەندین پرۆژەی وەستا و دەستی پێکردە و چەندین پرۆژەی نوێ کاری تێدا کرا و چەندین ڕێگەش نۆژان کرانەوە بەڵام بوونی بەرهەڵگرێکی زۆر لەسەر شەقامەکان وای کردووە بەردەوام ڕێگەکان پێویستیان بە نۆژانکردنەوە هەبێ هەر بۆ مەبەستا لە وێزگەکانی کێشدا تەواوی بەرهەڵگرەکان باجی تایبەتیان لێ وەردەگیرێ و ساڵانە زیاتر لە 1 میلیارد دینار داهات بۆ حکوومەت دەگەڕێتەوە. پرۆژەکان نەوەستاینە و دەشبینین کە وەزارەتی ئاوادانکردنەوە بەردەوامە لە چاکردنەوەی ڕێگاوبانەکان پەرەپێدانی قەپانەکان و دروستکردنی ڕێگاوبانی نوێ وەسیانەی قەدیمەکان. یەکێکی دیکە لەو پرسانەی وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن لەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەیەوێت ڕێکی بخاتەوە پرسی ڕێکلام و بانگەشە جۆرە جۆرەکانە لە کەناری شەقام و ڕێگاکان کە لە ئێستادا بە شێوەیەکی ناشارستانی و بەربڵاوانە دانراون بە پێم نووسراوەش تەندەری بەکرێدانی قەدەغاکراوی ڕێگە گشتیەکان بۆ دانانی هۆیەکانی ڕێکلام خراوەتە ڕوو. لە ڕووی داهاتەوە ئەمە ئەو تابلۆیانە بە مەتر دووجا بە مۆرکردنی گرێبەز لەگەڵ کۆمپانیەکان ڕێککەوتوین کەوا هەر مەتری کەمتر نەبی لە 65,000 دینار هەولێر بە 2000 مەتر دهۆک بە 2000 مەتر سلێمانیش بە 2500 مەتر لەبەر ئەوەی مەساحەکەی زیاترە و هەڵەبجەی لەگەرە و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیانی لەگەڕا. هەر پەیوەست بە کواڵەتی ڕاپەڕاندنی کارەکان بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتی لە بواری سیستەمی بەڕێوەبردننی جۆری بەخشرایە وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان وەک بەرپرسانی وەزارەتەکە دەڵێن ئامانجلی زیادکردنی خێرایی بەڕێوەچوونی کارەکانە لە ڕووی کارگێڕی دامەزراوەکان و ڕێخستنی تۆمار و دۆسیەکانە. ئیمساڵیش قۆناغێکی تر لە چاکردنی ڕێگاوانەکان جێبەجێ بکەین. پیرۆزبایی ئەوەتان لێ دەکەم کە بڕوانامەی نێودەوڵەتی ئایزۆشتان وەرگرت. ئەمەوێت بپرسم بڕوانامەی ئایزۆ لە بواری سیستەمی بەڕێوەبردننی جۆری کاتێکە ئەو بڕوانامەتان وەرگرت چی زافەیەک دەخاتە سەر کار و چالاکیەکانی ئێوە بە شێوێک لە شێوەکان پرسیارەکەم کەم بوونی بڕوانامەی ئایزۆ بۆ ئێوە بۆچی گرنگ؟ بەڵێ ئەم بڕوانامەی ئایزۆ 9001 ساڵی 2015 پێوتەیە پەیوەنددارە بە ڕێخستنی کاروباری بەڕێوەبردن و ئیداری ئەمە بۆ ناو دیوانی وەزارەتە وەرمان کردووە لە ڕاستیە ئەمە کاری ڕێخستنی دیکومنتیشن ئەکات تەنزیمی ئومورەکە کەمکردنەوەی ڕۆتین جەداول دانراوە بۆ ئەوی ئیش و کارەکان بە شێوەیەکی بەڵێ هەموو ئەو شتانی دەچێت ڕەنگە زۆر لەو شتانەمان هەبوو بێ بەڵام ئەوان هاتن بۆیان ڕێخستین ڕێک دەخرێت بێتە نەودەوڵەتی بێگومان و ئەوان یەن تەتقیقەکەنەوە بزان ئەو کارانی کە ئەوان دایان ناوە دوای 6 مانگ دوای 9 مانگ جارێ بە فوجائیان سەیرەکەنەوە بزان ئەو متطلباتانی کە هەبوو بۆ وەرگرتنی شادەکە ماوەشکە گەروانە بێت لێ دووەرەگرێتەوە کاتێکم بڕوانایە مەشوەردەگرن ینی بەدیوەک لە دیوەکان ئێوە ستانداردی جیهانیش بێگومان وایە گونجاندومانە بۆ یاسا و تعلیماتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ باش لەسەر سندوقی ڕێگاوبان کۆمەڵێک معلوماتتدا بەڵام بڕیار وابوو لە بەشی دووەم زیاتر قسە لەسەرەوە بکەین ئەم سندوقە بەچە گەیشت بۆچی گرینگە سندوقی ڕێگاوبان هەبێت ئایا ببوونی ئەم سندوقە بەشێک لە کێشەی چاکردنەوەی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان کۆتاییان دێت بیرۆکەی ئەم سندوقە ئەوەیە کە ئەو پارەی لە هاوڵاتی وەرئەگیرێ بۆ بەکارهێنانی ڕێگاوبان لە خزمەتی ڕێگاوبانە بەکاربێن تەمان ئەم سیستەمە لە زۆر شوێنی دنیا هەیە پێوتێ بناوی ئەندێ ڕسوباتی ڕێگاوبان ڕزەریبەی ڕێگاوبان هەر وڵاتی بە جۆری وەریگەی بەڵام مهم ئەوەیە ئەمە ئەجرێکە حەقی بەکارهێنانی ڕێگاوبان چکرد لە هەموو دنیا حکوومەتەکان
کە شەبەکەیکی ڕێگاوبانی معقول دروستەکەن ئەبێ شتێک وەرگرنەوە بۆی بتوانرێ بەکاری بێت ڕەنگە بۆ منە وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە سیارێ وەرەگری عیلاقی نێو سیارێ بەکار بێیانە هەندێک وڵاتی تر ڕێگاوبانی خێرای ئەهلی هەیە بە پارە ئەمەی ئێمە کردومانە لە وەزارەتی ناوخۆ لە کاتی تازەکردنەوەی سنەوەیە پارێک وەرەگیرێ بەنای ڕێگاوبانەوە ئەو پارانە ئەمانوێ بهێنرێتە ناو سندوقەوە ئەگەر هەمووشی لە بەشێکی هەروە وەزارەتی ئاوادانکردنەوە لە ڕێی وێزگەکانی کێشەوە کە کێشی بارهەڵگرەکانەکە ئێستا بۆ نمونە ئەو میزە ئەو پارەی کە لە وەزارەتی ناوخۆ وەرەگیرێ ساڵانە لە بینی 18 بۆ 21 میلیارد دینارە قەپانەکان دڵێن قەپانەکان ساڵانە لە بینی 10 بۆ 12 میلیارد دینارە مانگانە ملیارێکە بێت مانگانە ملیارێکە بێ بەڵێ ساڵانە ئەگەرمە بەس ئەوە بێ هەروەها لە حدودەکان کاتێک کە بارهەڵگرێتە ناوەوە پارێکیان لێ وەرەگیری ئەمانێ جوزئێک لەو پارێژ بێتەوە بۆ ناو ڕێگچکۆ بارهەڵگرە کە بیانیە پارێکی لێ وەرەگیری لە حدودەکان حەقی بەکارهێنانی ڕێگال ناو هەرێمی کوردستانە لەو فیە لەو ئوجرە شتێک مقدارێک بێتەوە ناو ئەم سندوقە هەروەها COC هەیە ئەو شەهادانەی کە ئەدرێ بۆ هێنان ناوەی کەلوپەل و ئەشیا لەوەش مقدارێکی بێتە ناو ئەم سندوقەوە کە ئومێدمان وایە بە هەر چوار سەرچاوی دارایەکە کە بێتە ناو ئەو سندوقەوە ساڵانە لە بینی 25 بۆ 30 میلیارد دینار بدرێ بە وەزارەتی ئاودان چکە بەشێکی ئەدرێ بە وەزارەتی شارەوانی بۆ پێیکە ئەم سیارانە ڕەنگە ڕێگاکانیش بەکارێن شەقامەکانیش بەکارێن بەڵام زیاتر ئەرکە قورسەکە لای ئێمە ئەگەر پرسم ئستا ئەم پارانە هەمووی وەردەگیرێن وەکو خۆت باس ئەم قەپانەکە هەر یەکە لە جێ پارەکە دەدات هەم ئەوەی کە لە ڕێگاوبان لە حدودەکانەوە دێت هەم پارە دەدات ئەمریکا ساڵنامە نوێ دەکاتۆم پارە ڕێگاوبانەدات ئەم پارانە تاوەکو ئێستا هیچ داخلی ناو سندوق بوونیان ئەمە بەس پلانە جارێ هیچ یەکی داخلی ناو سندوق چکە سندوقەکە دروست نەبووە ئێستا ئێمە چەند ڕۆژی ڕابردوو نوێنەری ئەو چوار وەزارەتی ئاماژەم پێدا مسۆدەی پێڕەوی ناوخۆی سندوقەکەمان ئامادە کرد و لەم ڕۆژانە بەرزێکن و بۆ سکرتارێتی ئەنجومەنی وەزیران تاکو بخرێتە بەرنامەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و مسادقی لەسەر بکرێت کە مسادقی لەسەرکرا ئەو کاتە سندوقەکە بەروارێکی بۆ دایانرێ بکەوێتە کار و ئەو پارانە ئیتر بێتە ناوێ و جێبە ئومێدمان وایە جێبەجێ بکرێت بەجێبەجێکردنی ئەوە گۆڕانێکی نەوەی لە بواری سیانیا ڕوئەدات کە دوجاریش لە قانزاج و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە سێ باش لەسەر پرسی ڕکلامی تیجاری ڕکلامی بازرگانی ئەمەوێت سەرنجی جنابەت بزانم کاتێک لەسەر ئەم ڕێگا خێرایانە دەڕۆی هەر کەسێک پێم وابێت بە کەیفی خۆی ئیتر دووست و نەچەقێنێت و ڕکلام بۆ شوێنەکەکان بەشێکیان علاقی بە ئیستاتیکاوێ ینی بەشێکی ڕاستە علاقی ڕەنگە بە سەلامەتی ڕێگابانەوە بە ڕێگاوبانەوە بێت بەڵام بەشێکی علاقی بە دیوە جوانیەکە و ئیستاتیکەکەی هەیە یعنی دەبینی ڕکلامێکی زەبەلاحیان بۆ دەبێ کردووە لەسەر شەقام مرۆڤ و سیار لە تنیش تێ دەپەڕێت زیڕاکازن دەخێت بەسەردا بەرنەبێتەوە ئیتر بۆ شوێنەکانی کەش ڕاستە بەڕاستەکەی یعنی ئەو جگەلەوەی یەکەی تەوحید نییە لە نێوان ڕکلامەکان هەر یەکەوە بە زۆرێک کراوە ئەمە لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی بەدواداچنەوە لە ڕووی سانسۆر خستنە سەریانەوە ئەرچی ئێوێ تاوەکی ئستاچی بۆ بەڵێ لە ڕاستیداوەکو جامان نابێت ئاماژەت پێدا فۆزایەکی سیر هەیە طبعا ئەمە دەرەوەی شارەکان چکە ناو شارەکان شەریکات هەیە و ڕکلام ئەکرێ بە شێوەیەکی فەنی لە ڕێی وەزارەتی شارەوانی دەرەوەی سنووری شارەوانەکان جۆرە فۆزایەکی هەر کەسە بە زەوقی خۆی هاتوو بۆردەکانی دانا ئەو بۆردانە بەڕاستی سەلامەتی تیانە و جاریوە ڕۆیا ئەگرێ لە شۆفێران و بەکارهێنەدانی ڕێگا ئێمە فکرەکەمان ئەوە بە سەلامەتی دیوە جوانیەکەشی جێگای پرسیارە بەرنامەکەی وەزارەتی ئاوادانکردنەوە ئەوەیەکە بەڕاستی ئیعلانمان کردووە کۆمپانیەکان بێن لە سنووری پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستانە بێن یەکەم شت بە هەمانگی لەگەڵێکە ئیدارەکان ئەمانە لابرێت طبعاً دامانەوە لە ماوەی 3 هەفتەیە ئاگاداری خاوەنەکانیان نەکرێت و بۆی بۆردەکانی عەزێتی لەکێوە دەست پێ دەکەن ئەوە جارێ لە پرۆسی تەندەری نین لە پرۆسی تەندەرین ئومێدمان وایە لەم مانگەیە تەندەرەکە بکرێتەوە بۆ هەر کۆمپانیاک دەرچێت بۆ مەرجانەی کە هەمانە پاکردنەوەی تەنیژادەکانە اینجا دانانی بە شێوەیەکی فەنی و هەندەسی کە ئەو بۆردانە بگونجێ و نزیک بێت لەوە حتا ئەوەی ناو شارەوانەکانە هەیە و سێمیان داهاتێکشی بۆیەوە بۆ وەزارەتی ئاودانکردن و دوجار بۆ حکوومەتی ئەزگە لەوەش لە ڕووی یەکانگیری یەکەکان ئەی ناکرێت دانەیەکیان یەکجار گەورە بێت و دانەیەکیان بچوو بێت بۆ ئەمەشیان لە ڕووی دیزاین و حەجم و بارستایی و ئەوانە کۆنتترۆل دەکرێت ئەمەش بەڵێ لە مەرجەکانی تەندەرەکە تایەتی سێ جۆر حەجممان پێشنیان کردو بچووک مامناوەند گەورە و توشمان ئەگەر کۆمپانیەکە هەر پرۆپۆزەڵی پێشکەش کات دیراست ئەکرد لە ڕووی فەنی و گونجاو بێ بۆ نمونە بکوێتە دەرەوەی جۆگام بۆ ئەوی کاتێکە سیارە یان ئۆتۆمبیل ئەچێتە سەر شۆڵدەر عزیەتی نەگابەری نەکەوێ هەروەها زەق نەبێ ینی وهاتا مەسائلی کۆمەڵایەتیشمان لێگاوتو کە ڕێگە نادێن بە ئەلانکردنێکە پێچەوانە بێ لەگەڵ عرف و عادەتی کۆمەلگای هەرێمی کوردستان یان ئەوانە کۆمەڵی مەرجی وردن هەمووی خراوەتە ڕەنگە ئەمیان کەسێک کە ئەندازیاری
با بڵێن هوەری بێت یان هوەرمەندێک بێت لەم بوارە بۆ ئەوی بەجێ دەڵێن بەڵام ئەوە دێمە زانیارین بەسەر هەبێت تەنانەت لەم ڕێگا و بانانە نابێت ڕەنجی زەقیش بەکار بێت بۆ ئەوەی تەرکیزی شوفێر نەبا جگە لەوە دەبێت تۆکمە بێت لە ڕووی هەندەسیشەوە زۆر زار ئەبیستینیان ئەیبینین بە ڕەشەبایەک لایەکی هەڵدەستێت و ئەکەوێتە سەرزا دەخوانە خواستە ئەمە مەترسی شترا دروست دەبێت بەڵێ ئەوانە هەمووی مەرجی بۆ دانراوە کە چۆن بناغەکەی کۆنکریت بچ جۆرە شیشێ بەکار ئەهێنرێ خۆی مادەکە بە هەتا و بە باران زوو تێک نەچێت چکەتەوە شتێدانێت و دوای ماوەی ڕەنگەکەی بڕۆ بێتە مەزارێکی ناشین هەموو ئەوانەدان ئومێدم وایە کۆمپانیەکان بۆیان دەربچێ بۆ مەرجانەش جێبەجێکەن و هەماهەنگی هەبێ لەگەڵ لەم ساڵ ئیتر ئەم پرۆژەیە تەواو بێتە بەڕاستی بەیەکێ لە هەنگاوەکانی چاکسازیشیدانێ مدوا پرسیارم لەسەر پاراستنی هاوسەنجە لە نێوان شار و شارۆچکەکان بە شێوەیەکی گشتی ئەم ڕێگا و بانانێک کە جەنابەت فەرمووتان بیر لەوە کراوەتەوە کە هاوسەنجی پارێزن لە نێوان شارەکان بۆ نمونە بەڵانسێک هەبێت مەجموعەیەکی لە شارێک بێت ئەویتی لە شارێشتر بێت بۆ قەزایەکان بە هەمان شێوە ڕێگایەکانی تر بە هەمان شێوە ئەمە لە وەزارەتی ئێوە چۆن دەکرێت ئەم هاوسەنجی بپارێزرێت و چۆن دەپارێزێت بەڵێ مەسلەی پلاندانانە ئەم بابەتی جەنابەت ئاماژەت پێدا پلاندانانیش بابەتێکی وردە ئێمە بەتەنهانی لەم پرۆسیجەرەیە بەڕاستی هەم وەزارەتی پلاندانان هەیە هەم یەکە ئیدارەکانی ئەوەی کە ئێمە زیاتر تەرکیزی ئەەکەینە سەر لە شێوازی دابشکردنی بودجەیە نسبەکانی 123 بە 34 بە 43 بۆ هیچ لایەک مافی نەخورێت هەروەها زۆر جار ئەوەش ڕەچاوکەین بۆ من ناوچەیەکی وەکو گەرمیان زۆر منکوبە ئەنفالی لێکراوە عزیێت دراوە لایەن ڕژێنی باسی جارانەوە ناوچەیەکی وەکو مێرگە سوور زۆر عزیێت دراوە تەخت کراوە زۆر ناوچەکانی تریش ڕەنگە بەڵام ڕادی منکوبیەت و عزیێت گەیشتنی ناوچەیەک لەگەڵ بەتایبەتی ناوچە سنوورەکان زۆر زیاتر عزیێتیان دراوە ئەمە ئەبێ بقداری خزمەت گوزارەکە زیاتر بەڵام زۆر جار ئەوەمان بەجێ هێشتووە بۆ یەکە ئیدارەکان پارێزگاکان چکە ئەوانیش کۆمەڵک قایم قام و مدیر ناحیە و ئاگاداری معاناتی خەڵکەکان لە ڕێی ئەوانەوە زیاتر بەڕاستی اعتیمادمان کردووە سەر پلان و داڕشتنی ڕۆژەکان بەڵام ئەگە شتێکی زەق و غەڵەتمان بینی بێ قسەمان تیا کردووە بێگومان پرسیارەکان ماون بەڵام کاتی بەرنامەکانەوە ڕێگەم پێدەدات کە جارش کە سوپاست بکەم بەڕێز ئاگرین عەبدوڵڵا ئاگرین بریکاری وەزارەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردن بۆ ڕێگاوبار سوپاس کە لەگەڵ ماڵی زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار بەخوای گەورەتان دەست بێرم بۆ ئاگرین